ژنەکە هونەرمەندە عەرەب و خەڵکێ بەغدایە سترانێکیش بۆ سەرخۆبوونە باشووری کوردستانê dibêje. Navê stranê jî karnavala serxwebûnê ye. Hilkewt zahir awazê wê amadekirine. Têkista stranê jî endamekî Polîtbîroya Partiya Yekgirtiya İslamî ya Kurdistanê nivîsandiye. Hevkarên min derbas Yunus zaniyarên zêdetir di dema klîpkirina stranê de bidema. بەڵێ ئەم کاتەی ئێوە و بینەروبی سەری تۆڕی میدیایی ڕوودا و باش ئێمە ئێستا لەسەر سێتی کلیپێکی گۆرانین وەکو دەبینن لەوێ ستافی کارکردنی ئەم کلیپە گۆرانیە کە گۆرانیەکە لەلایەن خانمە هونەرمەندێکی عەرەب کە خەڵکی بەغدایەوە تا عێراقیە گۆرانی بۆ گشتپرسی و سربەخۆیی باشووری کوردستان دەڵێت گۆرانیەکە بە ناوی کەرنەڤاڵی سربەخۆیە لەلایەن هونەرمەند شانیا کە وەکو باسم کرد خانمە هونەرمەندێکی عێراقیە ئەم گۆرانی گوتووە ئاوازی ئەم گۆرانیە لەلایەن هەڵکەوت زاهیر هونەرمەندی ئاوازدانەر هەڵکەوت زاهیر ئامادەکراوە دەمەوێت تۆزێک دیمەنی ئامادەکاری و پشت کامێرەی ئەو کلیپە بۆ بینەروبی سەری ڕوودا و بگوازمەوە وەکو دەبینن لەوێ خەریکی ڕێکخستنی لوکیشن و کامێران ئەم گۆرانیە یاخود ئەم کلیپە بە کامێرەی ئەلێکسا کە یەکێکە لە پێشکەوتوترین جۆری کامێرەکان وێنە دەگیرێت لەوێ هەر یەکە لە شانیا لە محەممەد جەمیل کە دەرهێنەری کلیپەکەن هەروەها هونەرمەند هەڵکەوت زاهیر خەریکی گفتوگۆن شانیا وەکو باسم کرد خانمێکی عێراقیە بەڵام لەم کلیپەدا لەم گۆرانیەدا کە بۆ سربەخۆیی باشووری کوردستان دەیڵێت بۆ گشتپرسی باشووری کوردستان دەڵێت جلوبەرجێکی سپی کوردی پۆشیوە شانیا دێمە لای تۆ سڵاوت لێبێت چۆنی و باسی ئەم گۆرانیمان بۆ بکەم گۆرانیە دەرباز زۆر دڵم خۆشە بە ئەو گۆرانی زۆر گرنگە بۆ کوردستان ئەم گۆرانی ناوی کەرنەڤال سربەخۆیی شاعرەکەی ئەبوو بەکر کاروانی ئاوازدانەر مامۆستا هەڵکەوت بێتەکیید جلوبەرگی جوانە کاک جەودەت دروستی کرد ئەم گۆرانی بۆ هەموو گەلی کورد پێشکەش ئەکەمەوە و هیوادارم بە دڵیان زۆر باشە وەکو خانمە هونەرمەندێکی عێراقی پەیامی تۆ لەم گۆرانیە چییە؟ ینی مەسجی تۆ چییە؟ مەسجی هەموو خەڵکی لە کوردستان مەسج هیوادارم ئاشتی هەیە هەردەوام بۆ کوردستان و هیوادارم عەرزی خۆیان وەرەگرەیەوە هەموو شتێک چاک ئەبێتەوە بۆ هەمووتان پێویستە ئێوە پێویستە بۆ ئەو شتەکان و من دڵی خۆم و من مؤمنم بە ئەو قەزیە خۆتان بەڕاستی باشە فێری کوردێکی زۆر زۆر باشیش بووی شانیا دەچمە لای هونەرمەند هەڵکەوت زاهیر باسی گۆرانیەکەمان بۆ بکەم ئەم گۆرانی لەم قۆناغەدا کە کوردستان مژاری گەرمی باشووری کوردستان گشتپرسی و سربەخۆیی ئەم گۆرانی چ پەیامێکی پێ سەرەتا سوپاس دەربازیان بەخێر بێ سوپاسی ڕووداوەکەم هەمیشە تەواجدتان هەیە لە کلیپەکانماندا بێگومانم گۆرانیە بە ناوی کەرنەڤاڵی سربەخۆ بوون لە تێکستی برای بەڕێزم کاک ئەبووبەکر کاروانیە و ئاوازی منە و لە وتنی شانیا و کاک محەممەد جەمیل برای بەڕێزم دەرێنەری کارەکە دەکا و کاک جەودەت خەیاتیش ئەزیا و جلوبەرگ و لە بە سپۆنسەری چەند لایەنێکیش کە بەشداریان کردوین لە کارەکەدا پەیامی ئێمە ئەوەیە ئەمڕۆ لە ڕێفراندۆمین هەنگاوین بەرەو سربەخۆبوونی وڵات ئێمەش وەکو هونەر دەبێ ڕەمانە بێ دیارە من وەک خۆم 5 کارم ئامادە کردووە ئەمە یەکێکە لەو کارانە کە پەیامی ئێمە سربەخۆبوونی گەلی کورد و هەوەکو هەموو وڵاتێکە مافی هەیە وڵاتمان هەبێت و ئستقلالەتی خۆمان هەبێ ئێمە بە دەنگی خۆمان دەڵێن دەبێ کوردستان سربەخۆ بێ و هیوادارم هەموو لە دەنگدانی ڕێفراندۆم بەشدار بن و زۆر سپاس بۆ ئێوە دووبارە سپاس بۆ هەموو بەڕێزانە سپاس بۆ هەموو لایەنێک کە بەشداری کرد لە پرۆژە لەگەڵمان بە تایبەت کاک جەودەت خەیات کە ماندوو بوو لەگەڵمان لەم کارەدا پرسیارێکەکەم من وەکو ڕۆژنامە نووسەرەوە پرسیاری ئەو کەسانەیە کە لە لاپەڕەی تۆ وەکو من چاودێریم کردووە ئەو پرسیاریان کردووە پێشتریش تێکستی یاخود شعری ئەبووبەکر کاروانی لە گۆرانیەکانی تۆدا بەکارهاتوون زۆر لە کۆمنتەکان دەپرسن ئەمە کامە ئەبووبەکر کاروانیە کە ئەم تێکستی نووسیوە دیارە تەجروبەی من چەند کارێکە لە